من 2 هەفتە لە بەریتانیا وەرکشۆپمان نەبوو، هەفتەی یەکەم تەحملم کرد، هەفتەی دووەم هەر لە ڤیدیۆ بەسی شارەکەما کرد. سڵاو لە بەڕێستان و لە هەموو بینەران. بێگومان جەناب دەزانین هەموو بوونەوەرێک هەموو ئیتر معنەوی بێ مادی بێ ڕۆژی لەدایکبوونی خۆی هەیە، ڕۆژی دروستبوونی خۆی هەیە. چۆن ئێمە بۆ مناڵەکانمان بۆ خۆمان یادی دامەزاندن و یادی لەدایکبوونەکەینەوانێ بە هەمان شێوەژەم شارە خۆ دەزانی یەکێکە لە شارە زیندووەکان ساڵیادی خۆی هەیە و دەستیشان خۆش بێ هەموو ئەوانی کە بەشدارن لە زیندووکردنەوەی ئەم ساڵیادا. وەڵاهی من داواکارم لە بواری پسپۆڕەکەی خۆمەوە قساکەم. ئەم شارە شارێکی گەورەیە، شارێکە شاری داهێنەرانە، شاری نووسەرانە، شاری هونەرمەندانە، شاری ئەدیبانە، چی ناوەنی ناوی بنێ پایتەختی ڕۆشنبیریە کۆمەڵی کێشەی گەورە ڕوبەڕووی ئەم شار و شارەکانی کوردستان بۆتەوە. لەوانە نەخۆشیە دەرونیەکان تەڵاپ و لێکجابوونەوانێ خۆ کوشتن خەڵک کوشتن توش بوون بە مادەی هۆشبەر ئیتر دەیان کێشەی وا بێکاری. من هیوادارم ئیشەڵڵا لە ساڵیادی با بڵێن ئەم شارەیە بەرپرسان بێن چەندها پرۆژە یعنی وەکو چۆنەڵێ بەردی بناغەکەی دابنێن بە تایبەتی لە بواری پەروەردە و فێرکردنە. جەناب دەزانی زۆربەی قوتابخانەکانمان کۆنن، هیچ وڵاتێکیش پێش ناکەوێت ئەگەر پەروەردە و فێرکردن نەبێ. بۆیە من هیوادارم ئیشەڵڵا لەم ڕۆژە ئێستا لە سەرۆکی حکوومەتەوە بگرێ حتا بەرپرسانی خوارەوە چەند پرۆژەیەک بکەنەوە بۆ شارەکان و لە پێشەوەیان ساڵیادی ئەم شارەیە لێرە دەست پێ بکەن. شارەکانی تریش بە هەمان شێوە ڕۆژی خۆیان هەیە. من هیوادارم ئیشەڵڵا ساڵی داهاتوو چ لەم هۆڵە بێ لە هۆڵێکی تر بێ کە کۆ بینەوە بڵین لە پار ساڵە و پلانماندانە ئەمانەمان کرد. بەڵام ئەگەر هەر ئاوە کۆبوونەوە بێ با بڵێن شیرینی دابشکردن بێ و ئیعلام بێ ئەوە بێ و مەسئول بێت و قردێلێ ببڕێ هیچ سوودێکی نییە، هیچ بەهایەکی نییە. لە گەنجانەڵێ دڵمان شکاوە لە سلێمانی. ئایا پێویستەکە دڵ لە سلێمانی بشکێت یاخود ئەوێت ئەمە بابەتێکی دەرونیە لە لای خۆیان؟ نه سلێمانی چ گوناحێکی هەیە؟ یعنی سلێمانی شارێکە من و تۆ تیاژین، من و تۆ دەسەڵاتمان هەیە ئەبێ گلەیان لە دەسەڵاتداران هەبێ. دەسەڵاتداران ئەم شارەیان پشتگوێخستەوە، دەسەڵاتداران ئیشی بۆ ناکات. ینی گەنجان من و تۆ ئەبێ یەخەی بەرپرسەکان بگرین بۆ ئەم شارە ئاوە بێنازا، بۆ لە پێشەوە هەموو شارەکان بێسا خەریکە وردە پاشە کشەیەەکە ئەبێ پرسیان لەوانە بکرێت. ئەینا شارەکە چ گوناحێکی هەیە؟ ینی شارەکە من و تۆین و ئەم بینایانە و ئەم شاخ و داخەیە و گۆیژەیە و ئەزمڕە و سەرچنارە و شوێ و هەورامانە. بەڵام ئەوە من لەگەڵەوانی گەنج گلەی لە شارەکە بکە، گلەی لە بەرپرسانی شارەکە بکەن و بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن. کۆتا پرسیاری خۆمەکەم باز زۆر لە کاتێ نەگرم. ئەتوانین سلێمانی بەجێ بێڵی؟ من نەوەڵڵا بڕوا و هەبێ دەیان جار دەرفەتم بۆ خڵقاوە چ لە کۆڕەوەکەوە بێت چ لە بواری تراوە بێ توانیمە. بەڵام وەڵڵاهی لە ژیانمە نەمتوانی ینی کاژڕۆین بە سەفەر هەفتەیەک 3 ڕۆژی چوارەمەکەی توانی لە 5ەم و 6ەمە یعنی هەر لە خۆتەوە وەزانی شتێکی لێون بۆ گەڕێتەوە بە شارەکە. من 2 هەفتە لە بەریتانیا وەرکشۆپمان نەبوو، هەفتەی یەکەم تەحملم کرد، هەفتەی دووەم هەر لە ڤیدیۆ بەسی شارەکەما کرد. یعنی چکە من لەم شارە لە دایک بوون و هەرچی زیکرات و یادگاریمان لێرەیە. نەڕۆم بۆ شارێکی تر مردووە بە نیسابنەوە هیچی تیان نییە. لەبەرەوە من خۆ بینا و عیمارە و ئەمانە گرنگی نییە، گیانە ڕۆحیەکەیە. من قبلی کە سوکارم دۆست و برا هەمووی لەم شارەیە ئەوەی ماون و ئەوەی مردون. لەبەرەوە من شخصیان خۆم لە بەخوا قەت نەمتوانی و ڕاستە چەند ساڵێک لە هەولێرم بەهۆی زانکۆی سلێمانی ڕۆی، بەڵام هەر دڵمان لێرە بووە. بەس شارەکانی تریش هەر لە ناو دڵمان نایە لە کوردستان. بە گشتی کوردستان من خۆم ناتوانم بەجێ بیاڕم، بژڕۆم بە سەفەر ماوەیەکی کەمەوە گەڕێمەوە.